بە ئەنجامدانی نەشتەرگەریەکی دەگمەن دووەمین ڕۆژی کۆنفرانسی نێودەوڵەتی کوردستان بۆ نەخۆشیەکانی دڵ دەستی پێکرد. نەشتەرگەریەکە لە سەنتەری نەخۆشیەکانی دڵ لە دوهۆک ئەنجام درا و بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەشداربوانی کۆنفرانسەکە بینەری بوون. دکتۆر نەوزاد پزیشکێکی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵە و لە وڵاتی سویدەوە بەشداری کردووە. لە پانێڵێکدا نوێترین چارەسەری نەخۆشی زمانەی دڵی خستە ڕوو. ئەوەی کە من لێرە باسم کرد ئەوەیە زۆربەی زۆر ئەم نەخۆشانێکی ئێستا زمانیان بۆ دانێن لە بۆری خوێنەوانە بەبێەوەی کە وەکو لێرە فەتەح سەدر ینی بۆیان بکەینەوانێ ئەمە ڕێگایەکی زۆر ئاسانتر بۆی ئەو نەخۆشانە ئەوتوان ڕۆژی دوایتر بچنە ماڵەوانە هەر وەکو چۆن قسەڕاکرێت ئەم نەخۆشیانە زوو بە ئاسانی دوای دوسێ ڕۆژ توانن لەسەر خۆی پیان بڕۆن و زیاترەوەی من کام ڕۆ پیشانمە ئەم نەخۆشیانە ئەم نەخۆشانە کە ئەمان بۆ دانرێ ئەتوانن کە دواییش کە ئەو زمانی دڵ ڕێگر نەبێ ئەگەر پێویستیان بەوە بۆ قەسەرایان بۆ بکرێت و سەیری بۆری خوێنەکانی دڵیان بکرێت. کۆنفرانسی نێودەوڵەتی کوردستان بۆ نەخۆشیەکانی دڵ دەرفەتێکی هاوبەشە بۆ پزیشکانی ئەو بوارە. تێیدا پزیشکانی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ لە هەرێم و عێراق و چواردە وڵاتی جیهان زانیاری زانستی ئاڵوگۆڕ دەکەن. بەشداریم کردووە لەم کۆنفرانسە لە سلێمانی کە کۆنفرانسێکی جوانە و ناوەڕۆکەکەی زۆر بەسوودە. ئەو بابەتە نوێیانەی لێرەدا باسکران زۆرتر پەیوەست بوون بە دڵەوە. ئامۆژگاری زیاتر بوو لەبارەی دڵەوە. جوانی ئەم کۆنفرانسە لەوەدا بوو کە کۆکەرەوەیکی باش بوو لە نێوان دکتۆرەکان. من یەکێکم لە نوێنەرانی ئەم کۆنفرانسە. سپاسیان دەکەم بۆ ئەم بانگێشنامەیە. بەڕاستی ناوەڕۆکێکی باشی هەیە. باسکردن لە زۆرێک بابەتەکان کە پێویستە بەدڵەوە گرنگ و بەسوود بوو. ئەوەی تازە بوو باسکردن و لەو کویسانی کە زیندون و لەبەردەستا بوون. ئەوە ژوای کرد کۆنفرانسەکە ناوەڕۆکێکی بەهێزیە بێت. بۆ دەوڵەمەندکردنی زیاتری کۆنفرانسەکە و ئاشناکردنی پزیشکانی بەشداربوو بە نوێترین دەرمانەکانی نەخۆشیەکانی دڵ دەیان کۆمپانیای نێودەوڵەتی بواری دەرمانیش بەشدارن. هەر لەم کۆنفرانسەدا سەرجەم ئەو زانستە نوێیانە دەخرێنە ڕوو کە لە جیهاندا بۆ چارەسەری نەخۆش بەکار دەهێنرێن. بڕیارە لە ماوەی 3 ڕۆژی کۆنفرانسەکەدا 6 نەشتەرگەری دەگمەن ئەنجام بدرێن. 1 نەشتەرگەری لە دهۆک و نەشتەرگەریەک لە هەولێر و 4 نەشتەرگەریش لە سلێمانی. کۆنفرانسەکە دەستگای میدیایی کورسات سپۆنسەری میدیایی کردووە. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.